بێسەدەمە ئەریشەیەکە لە سەرجۆکە ئاوێ شەوە دەربازبووی لە گوندێک گەردەلانەیە سەربێنحیا قۆشتەپە ئاپارێزگا هەولێرێ شەر دناوبەرە دوو مالباتاندا قەومی بسەدەما شەر 5 کەس هاتن کوشتن و سێن دنجی بریندار بوون. داوە شەوێ لەسەر زۆگە پشتوالە بووە ئەوە شەم پرچەکداری ئێستا پرچەکداری عسابکەوە دوو زۆرامە لێ شەهید بووانە شەوێ سە زۆگە و دەمەقاری بووە تەکانەوە لە پێنجان لەوە کوشتن لەچینە دوو مارش کوژران ئەو مارە دویان کوژرە بەسەوەیاندادا پێنجان کوشتن. بە گوتنا پۆلیسە هەولێرێ دوێ پەفچوونێدا 5 کەس هاتن کوشتن سێ ژوان زلان بوون و دوژی ژن بوون وژێ کەسێ بریندار دوو ژنن و یێدین سنێلا. پۆلیسە هەولێرێ ئاماژە بۆ یەکێژی کرد گۆلی کۆلین لێبوویەرێ دەست پێکریە ji بۆ گرتنا کەسێ گۆبووی سەدەما دەرکەتنە ئاریشەی ji بۆ ئارامکردنا ڕەوشێ هێزەکە خۆ لە گوند بجەهکردن. دوو بنەماڵە لە گوندی گردلانکەی سەر بە ناحیەی قوشتەپە چوونێت دوای دەمەقاڵیان چوونە بۆ سوڵح لە ماڵێکیان دوای ئەوەی کە لە نێو سوڵحەکەدا دەبێتە دەمەقاڵیان و دەبێتە کێشە لە نێوانیان کێشەکەیان فڵتە دەبێتەوە هەڵدەست بەکارهێنانی چەک و 5 کەس کوژرایە 5 بریندارە لەو 5 کوژرایانە سێیانیان پیاون دویان ئافرەتن. بەڕێز داروی لێکۆڵینەوەی لێکۆڵینەوەی بۆ مەبەستە کردەوە باروها پۆلیس لە شوێنی مەبەستە بۆ ئاساییکردنەوەی حاڵەتەکە و تاکو هێز ڕووداوێتتری نەخوازا و ڕوونەدا لەو شوێنەدا و هەروەها فەرمانی دەرجیکردن بۆ کەسانە دەرکراوە کەوا پێیان هەبووە لەو کێشەیە. دەهەیەمە دەربازبووی دەبوو یەرێن گوشتنێ لە هەرێما کوردستانی زێدەبوونە و تەنها دێمەها دەربازبوویدا نزیکێ 25 کەسان بێسەدەمێن جودا هاتنە کوشتن.